ئازان خۆشەویستان ئەم چوارشەمەش بەخێر بێن وا خەریکە نزیکە بینەوە لە چوار ساڵی پڕ لە خەیران کە ئێمە تەحەدایمان کرد لێرە وەکو کافترێکە کوردی زەردەشت وەکو ئەم کۆمەڵە هونەرمەندە میلیە بەڕاستی ئەوەی کە هاوکارمان بۆ لەسەر خستێمیشەیە لەشکرێک لە هونەرمەندی میلیە لەم شارەیە کە ماوەی ئەم چوار ساڵە هەموو چوارشەمەیەک هەموو ڕۆژانێک شەمە خۆبەخشانە هاوکارمان بوون بۆی کە بتوانین بەرەنگاری جەنگ و خەیرانی دارایی و ئەو هەموو ئاشوبە ببینەوە کە لەم ناوچەیە هەیە بەڕاستی گەرم هونەرمەندە میلیان نەبووە ڕەنگە هونەر لە ناوچەیە لەم شارەیە لە پایتەختی ڕۆشنبیریە چکە بەڕاستی زۆربەی کار و چالاکی هونەرەکان وەستا بوون خۆشبەختانە ئێستا لێرە و لەوێش کۆمەڵی گروپ و کۆمەڵی شوێنی کریش بە خۆبەخشانە بەرەنگاری ئەم حاڵەتە نەخوازراوی داعش و ئەتوانم بڵێم ئەوانی کە تاریک پەرستن کە یانویست هونەر هەمووی بەتەواوی لەم وڵاتیانە مێنێت ئەمڕۆ هونەرمەندێکی میلی دەنگخۆش کاک عەتای عەزیزی بەیاوەری کۆمەڵێک لە هونەرمەندی میلی کاکە سەباح کاکی چوانڕۆ کاکە هێمدەریا ئەم بەندەیە لە خزمەتانین پێش ئەمانیش هەر لەم جێگایە لەم شوێنی کە ئێستا لای من سەکۆیەکی پیرۆزە چکە زۆرێک لە هونەرمەندە ناودارەکان هونەرمەندەکانی ئەم وڵاتە هونەرمەندە دیار و ناسراوەکان کە ئەتوانم بڵم بۆ کۆنسێرتێک ئەگەر بە دنیای پارە بچوونایە هەمویان بە خۆبەخش ئامادە بوون بێن لێرە بەس بۆی ڕەوتی هونەر لەم شارەیەنەوەستێ سوپاسیانەکەم سوپاسی ئەمڕۆ میوانانە ژەکەم خۆبەخشانە ڕۆژە خزمەتانین تەمان بە هاوکاری هەر لە ستافی دەنگ و کامێرەمان و کامێری ڤیدیۆ و فۆتۆگرافەر و ئەو ستافەی تریشکە لە پشتی ئەم کارەوەن کۆمەڵێک کەسی زۆر خۆشەویست و ئازیز و خۆنەویستی کۆمەڵی هونەری میلین کە سبەینەش سەرجەمە لە NRT2 لە بەرنامەی ئەوارانە باسی سەرجەم کار و چالاکی ئەم سێ چوار ساڵی ڕابردووتان بۆکەین شەوی شەمانی ژێسازیای کردووە لە مۆزەخانەی کلتوری و تێرفەراح هەموو شەوی شەمەیەک کاتژمێر 8:30 بۆ 10:30 و 11 شەو لێ خۆبەخش ئێمە کار و چالاکیەکانمان پێشکەشەکەین سەرتان ناشێنم دەستەکەین بە گۆرانیەکانمان تەنها شتێک کە لەوێ بمانەوێت هاوکاری ئەوەیە کە تکایە بێدەنگی ناو ئەم هۆڵەمان بەڕابگرن چکە سەرجەم کار و چالاکیەکانمان تۆمارەکرێت ئەمڕۆ دیارە میوانی دەرەوەشمان هەیە ئەوانە ژەرەی تۆماریەکەن هاوکاریمان بن سوپاسانەکەم